لیژنەیەک لە وەزارەتی ئەوقاف کاتەکانی بانگی ڕێخستووەتەوە و بەڵام تا ئێستا بەشێک لە مزگەوتەکان پابەند نەبوون و خەڵکەیە بۆی ڕێکنەخستنەوەی کاتەکانی بانگ دوو جار نوێژی عەسری کردووە. سەرۆکی لیژنەی ڕێخستنەوەی کاتەکانی بانگ دەڵێت ئەوە تاوانی مامۆستایانی مزگەوتەکانە کە بەشێکیان نەهاتوون تا ئێستا کاریان بە پرۆگرامە نوێیەکە نەکردووە. ئەمەی کە کردومانە بەڕاستی بەم شێوازەیەوە ئەوەیشی کە ئەنجام درراوە هەتاکو ئێستاکانە ئێماوی کە ئەبینی بەڕاستی ئەوەی ئێمالی تیاکە کە هێندێ شوێن ئەگونجێ خەلەل هەبێ هۆکاری مامۆسای ئاینی مزگەوتەکەیە لەوانەیە بە درەنگ چوێتە بە دەمیاک درەنگتر هاتوێ بە دەم کارەکەەوە هینا جێبەجێکردنەکەی زۆر ئاسانە تەنها ئەگە زۆری بێ ڕۆژە دوانی ئەوێ ئەو پەڕیسیانی بوێ ئێمە زیاتر لە 4 ڕۆژیتە بە دەستا بوو بۆ جێبەجێکردن وەکو هێندێ مامۆستا لەوانەیە بە سەنها نوێژەکانەکە زۆر ناپرسێتەوە لە کارەکانیان لەوانەیە چاوەڕێ بکە ئێمە خۆمان چین لەوێ ئەو بانگی بۆ چاکەین بەڕاستی ئێمە ناتوانین هەچی مزگەوتە بگەڕێن بۆ بەمە گرنگەوتانی ئەو شەریکەی کە ئەمیشێ بەدەستەوەی ئەمە لەگەڵ ئەوە کۆنتاکتوان کردووە شەریکاتەکان ئەوەی پڵەکەشینی تەقریبەن سەعاتەکان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتیە لەگەڵ زۆربەی ئەمە پێمان داون و ئەمە خۆشبەختانە هەمویان هاتوون دەسەقەت لەگەڵ ئێمە ئیشەکان چارەسەر کردووە. باشێک لە مامۆستایانی ئاینی و وڵاتیان نیگەرانن لەوەی دەبوو ئەوقاف و لیژنەکە مانگیەک بەر لە ڕەمەزانەوەیان بکردایە. ئێستا جۆرێک لە شپرزەی و سەر لێ شێوان دروست بووە بە تایبەتی بۆ کاتی بانگی ئەوارە و ڕۆژ و شکاندنی موسڵمانان. ئەگەرەوە زوو چارەسەر نەکرێت گرفت دروست دەبێت. ئێمەوەی کە ئێستا مشکلێ ئەوەیە کە زۆر لە مزگەوتەکان بانگەکان لە ڕێگای ئەوە جیهازانەوەیە ئەوانش تەوقید نییە ئێستا وە پێم وت بۆ دوواداچوونێک کە ئێمە دوێنێ کردومان لە ڕێگای پشکینەکانمانەوە دوێنێ لەگەڵ پێریا فەرقی دوێنێ ئەکسەرەتی مزگەوتەکان چۆتۆ سەرسکەی خۆی ئەمڕۆژ ئەگەر هەندێک مزگەوت لێرە لێ مابێ ئەمڕۆ ڕەنگە ئەوانش چارەسەر بکرێ وڵی ئەمە تەمەتا ڕێچکەی خۆی ئەگرێت و خەڵک پێی ڕایە ڕەنگە 3-4 ڕۆژێکی بێ وڵامتر خۆ ئەمە کە دانراوە ئەمە جێگای ڕێگای قشتەکەی گونجاوەکەی ئەم قشتێککە سیقی پێەیە. لیژنەکە دەڵێت 3 ساڵیان پێچووە تا کاتەکانی بانگیان ڕێخستووەتەوە. ئەوەی کردویانە لەسەر گلەی و گازندەی بەشێک لە مامۆستایانی ئاینی بووە چونکە جیاوازی زۆر هەبوو لە کاتی بانگدانی مزگەوتەکان. بەو کارش دەیانەوێت ئەو جیاوازیانە نەمێن و هەموو مزگەوتەکان پەیڕەوی ئەو بەرنامەیە بکەن کە ئەوان دایانناوە.